لە مانگی ڕەمەزاندا سفرەکان قەرەباڵغن بە کەسەکان و خواردنەکانی کە لەو سفرانە پێشکەش دەکرێن. لە مانگی ڕەمەزاندا پەیوەندیە کۆمەڵایەتیەکان تا ڕادەیەک پتەوتر دەبێت. با ئەم مانگە بقۆزینەوە بۆی بتوانین گرنگی بە تەندروستی خۆمان بین و بشزانین ئەو هەڵس و کەوتانەی کە لە ڕووی دەرونیەوە کارمان تێدەکات چین و چۆن بتوانین لە ڕووی دەرونیەوە زاڵبین بەسەر پۆستەکان. یاد و بۆنە و پیرۆزیە ئاینەکان بەشێکی گرنگی ژیانی مرۆڤایەتیان پێکهێناوە. ئاینەکانیش هەمیشە داوای کاری باش و لەشێکی ساغ و ئارامگرتنیان کردووە. ئاینی ئیسلام لە مانگی ڕەمەزاندا داوای بە تەندروست هێشتنەوەی جەستە و دەروون لە ڕێگەی دوورکەوتنەوە لە خواردن و خواردنەوە بۆ چەند کاتژمێرێک دەکات. کۆمەڵگای کوردی وەکو کۆمەڵگایەکی زۆرینە موسڵمان هاوشێوەی موسڵمانانی جیهان هەموو ساڵێک پیرۆزی و پابەندی خۆیان بە مانگی ڕەمەزانەوە دەردەبڕن. تەنانەت ئەو کەسانەی کە بە ڕۆژوش نابن ئیتر لەبەر هەر هۆیەک بێت ڕێزی کەش و هەوای ئاینی ڕەمەزان دەگرن. لە کاتی بە ڕۆژوبووندا جەستە خۆراک و خواردنەوەی لێ قەدەغە دەکرێت. چەند کاتژمێرێک لەشی مرۆڤ پشت بە وزەی هەڵگیراوی چەند شوێنێکی تری جەستە دەبەستێت وەکو شەکری هەڵگیراوی جگەر و پاشان چەوری کە لە چەند بەشێکی تری لەش هەڵگیراون. زۆربەی کارلێکەکانی جەستەشمان پشت بە ئاو دەبەستێت. لە کاتی بە ڕۆژوبووندا نابێت ئاویش بخورێتەوە بۆیە لەبەر نەخواردنەوە و بەرزی پلەکانی گەرما ئەگەری وشک بوونەوەمان زۆرە. یەکێک لەو ئەندامانی کە زۆر هەستیارە بە کەمبوونەوەی ڕێژەی ئاو گورچیلەیە. گورچیلەکان پێویستیان بە پڕێکی تەواو ئاو هەیە تا بتوانێت کاری پاڵاوتنی خوێن بە باشی ئەنجام بدات. دکتۆر ئەکرەم پسپۆڕی نەشتەرگەری گورچیلەیە. ئەو باز لە فرمان و کێشەکانی گورچیلە دەکات. ئەو کەسانی کە نەخۆشی گورچیلەیان هەیە دەبێت زیاتر ئاگیان لە خۆیان بێت لە مانگی ڕەمەزاندا. دکتۆرجان لەبەر چی لە کاتی بەڕۆژوبوونە پێویستە ینی تەندروستی گورچیلەکان لەبەر چاوبگیرێت؟ چ تایبەتمەندیەکی هەیە گورچیلەکەوامان لێ بکە ئاگامان لێ بێ لە مانگی ڕەمەزانە؟ پێش باسکردنی نەخۆشیەکانی گورچیلە و خۆپاراستن لە نەخۆشیەکانی دەبێت گورچیلە بناسین. گورچیلە چییە؟ گورچیلە دوو ئەندامی لەشی مرۆڤە کە کەوتە تەنیشتەکانەوە کاری پاڵاوتنی خوێنە. ڕۆژانە 36 جار خوێنی مرۆڤ دەپاڵەوێت کە 5 لیترە دەکاتە 180 لیتر لە ڕۆژێکدا. ئەو مەواد و شتانەی کە لە ئەنجامی هەرسکردنی بەشەکانی تر و کۆندامەکانیتی لەشەوە دەڕژێنە ناو خوێن و زیادن لە پێویستی لەش ئەو دەیانمژێت و فڕیانداتە دەرەوە. ئەوانی کە پێویستن دەیانمژێتەوە. ئەم پرۆسەیەش پێویستی بە ئاوە. ئاو بەشێکی سەرەکیە لە ئەم پرۆسەیەدا. ینی هەر کاتێک ئەگەر لەشی ئێمە وشک بێتەوە وەکو پێویست ئاو لە لەشمانە نەبێ ئیشی گورچیلەکانمان زەحمەتترەکە؟ بەتاکید پێم وتی ئاو بەشێکی سەرەکیە لە ئیشەکە. دوو ئیشی زۆر زۆر سەرەکی دەکا ئاو لەم لە کاری گورچیلەدا. یەکێکیان پێوترێ میکانیکە، واتە میکانیکیە ئیشەکە شوشتن و فڕێدانی ئەو مەوادانەیە لەگەڵ هاتنە دەرەوەی خۆیدا. یەکێکی تریان کیمیاویە بە توانەوەی ئەو مەوادانە لە ناو ئاوەکەدا. چەند ڕێژەی ئاوەکە زیاتر بێ ئەوان زیاتر ئەتوێنەوە و ورتر ئەبێ و بە ئاسانی فڕێدێتەوە لە لەش. زۆر باشە دکتۆریان. ئێستا مانگی ڕەمەزان لە وەرزی هاویندایە. هەم پلەکانی گەرما بەرزە کە ئەمەوە بێتەوە هۆی زیاتر ئێمە ئاو لە لەشمان بێتە دەرەوە لە ڕێگەی ئارەقەکردن و هەناسەدانمانەوە. هەمیش ئەو ماوە زۆرەی کە ڕۆژوان پێیدا تێپەڕەبێ. کەواتە چی بکەن ئەوان بۆی بتوانن لەشیان بە تەڕی بمێنێتەوە و گورچیلەکان بتوانن بە ڕێکوپێکی کاری خۆیان بکەن؟ ئەمە ڕێنمایی ئەمە زۆر بۆ نەخۆش لە مانگی ڕەمەزانە ئەوەیە ئەو مادە شلانەی شەر نێر ئەو بێ ئەوەی شلەمەنی بێ ئەڕواتە لەشیەوە ئێمە دەمانوێت لە ڕێگای گورچیلەکانەوە بێتە دەرەوە لە لەش. چونکە ئێمە چەند ڕێگایەکمانەیە بۆ فرەدانی شلەمەنی لە لەشەوە لە ڕێگای هەناسەوەیە، لە ڕێگای پێستەوەیە، لە ڕێگای میزەوەیە. ئێمە دەمانوێت زۆربەی بەشێکی زۆری لە ڕێگای میزەوەی بۆیە ئەو بەشەکانی تر کەم بکەینەوە. ئەویش بە نەچێتە بەر جێگایەکی گەرم بەرهەتاو زۆر ماندوو نەبێ. بەوانە وا دەکەین ڕێژەی دەرچوونی شلەمەنی لە لەشی لە ڕێگەی پێست و هەناسەوە کەمتر بێ زیاتر لە ڕێگەی گورچیلەوە بێ. و ئەو وەختەی کە بۆی دانراوە توانێت ئاوی شلەمەنی تیا بخاتەوە لە کاتی ڕۆژشکاندنەوە هەتاوەکو پارشێ و لەو ماوە زۆرترین ڕێژەی شلەمەنی بخوا بە کات نەک لە بیدایەدا سەرەتاوە
ڕێژێکی زۆر بخەوە دوای پێ نەخورێ دابەشی کات ئێمە دەمانوێت لە ماوەی 24 ساعتە نزیکی 2 لتر کەسێک میز بکە ئەگەر لانی کەم لتر و نیوە کەمتر نەبێت بە ئەوەندە شلەمەنی بخوا بتوانێت لە مای 24 ساعتەکەیدا بە ئەوەی بە ڕۆژۆ بە ڕۆژوو نییە ئەوەندە میزەشی بێتە دەرەوە. کۆمەڵێک حاڵەت هەیە لە گورچیلەکانی کەسانێک کە لەوانەیە کێشەیەکیان هەبێ ئەمەوان لێ بکە کە بە ڕۆژبوون لە مانگەیە زیاتر کار بکاتە سەر گورچیلەکانی چین ینی ئەتوانین بڵین کام لەم نەخۆشیانە زیاتر پێویستی بۆیە کەسەکە ئاگای لە خۆی بێ لە کاتی بە ڕۆژبوونە. هەموو نەخۆشیەکانی گورچیلە پەیوەندیان بە ڕۆژوە هەیە چونکە وەکو پێم وتی گورچیلەکاری گورچیلە لەسەر ئاو بەندە لە ڕەمەزانیشدا و لە کاتی بە ڕۆژوبووندا ڕێژەی خواردنەوەی ئاو زۆر کەم دەبێت زۆربەی ئیشەکانی گورچیلە وەکو سروشتی و طبیعی نابێت هەنێک نەخۆشی هەیە زۆر کاریگەر هەنێکی هەیە کەمتر کاریگەر لەسەریان ڕۆژوگرتن ئەوەی کە زۆر کاریگەر ئەوانن کە بەردی گورچیلەیان هەیە ئەوانەی کە گورچیلەیان فێرە بەوەی کە لە بەردەوامی بەر دروستەکاتەوە گرفتێکیان لە خوێەکانی ناو خوێنیاندا هەیە ڕێژەی زیادە ئەوانە کە کەمتر ئاوە خۆنەوە ڕێژەی ئەو خوێیانەکە لە عادەتی و ناو خەڵکە شایع بە ڕەمڵی پێوترێ ڕێژەکەی زیاترە بێ زبرترە بێ لە کاتی فڕێدانی ئازار و زەحمەتیان بە دروستەکە جاری واشەیە یەک دوو ڕمڵەوانی یەک دەگرێ ممکینە بەردی دروستکە ئەوانە پێویستیان بەوەیە بە خواردنەوەی شلەمەنی ئەو ڕمڵەیە هەم بە فڕێدان و هەم بە توانەوە نەهێڵن زبر بێ و مەشاکلی بۆ دروستکە ئەوە گرفتێکی گەورەیە بۆ ئەو کەسانی کە بردیان هەیە ڕۆژوبوون لەگەڵ دەوێت زۆر بە وریایی بە ڕۆژوو بن. نەخۆشی تر هەیە ئەوانی کە هەوکردنیان هەیە خاصن ئەوانی کە تازە توش بوون ئەوانەش پێویستیان بە ئاو خواردنەوەکی زۆرە بۆ شۆردنی ڕێڕەوەکانی میز بۆی فڕێداتە دەرەوە ئەوش ینی ئەو میزکردن هەم وەکو خۆپاراستنیەکە لە هەوکردنی میزڵدان و ڕێڕەوی میز چونکە ناهێڵێ بمێنێتەوە دەیشوە فڕێداتە دەرەوەی لەش ئەوانش لە ڕەم ڕۆژبوون ئاوی کەم دەخۆی میز کەم دەکەی ئەو پرۆسەیش دیسان کەم بێتەوە ئەوانش ئەگەر لە سەرەتا بێ ممکنە پێویستیان بۆ بێ چەند ڕۆژی سەرەتای بە ڕۆژوو نەبن بۆەوەی هەتاوەکو حاڵەتەکە مستەقڕە بێ دواتر ئەتوانن. کەسانی تر هەیەوانی کە گورچیلەیان باش ئیش ناکە ئەوان هەنی لەسەر شوشتنی گورچیلەن ئەوانش ینی ڕێنمایی تایبەتمەندیان هەیە ڕێژێکی کەمیان نەبێ زۆربەی زۆریان ناتوان بە ڕۆژوو بن ئەوانەی کە نەخۆشی شەکەریان هەیە نەخۆشی بەرزی فشاریان هەیە لەگەڵ تووشی نەخۆشی گورچیلە بوون خواردنی دەرمانەکان ممکنە ڕێگر بێ هەر نەخۆشیێک و تایبەتمەندی خۆی هەیە دەی پێداچنەوەی بۆ بکرێ بڕیار بدی ئایا ڕۆژوگرتن چەند زەرەری بۆ ئەو کەسە هەیە. ئەخیر شت ئەو کەسانی کە بڵین ئەگەر پێشتر نەخۆشی گورچیلیان هەبێ یان ئێستا نەخۆشی گورچیلیان هەیە وەکو خۆت ئاماژەت پێکرد ئەبێ بەوریایی بێ کەواتە ئەمانە پێش ڕەمەزان چی بکەن ینی پێویستەکە سەردانی پزیشک بکەنەوە یان بەس ئەوەندەی کە ئەو تعلیماتانی کە پێشویان بچکەوەکو زڕوفەکە ئەگۆڕێ داخلی ناو ڕەمەزانە بێت بە دڵنیایی ئەوە سەردانی پزیشکیان دەوێ ڕێنمایی تایبەتیان دەبێ ئەوانە جا بکرێنەوە کە بە ڕۆژوو نەبن و ئەوانەی کە بە ڕۆژوو بن بە وریاییەوە چونکە کۆمەڵێکیان دەبێ بڕیار بدرێ ئەوانە بە ڕۆژوو نەبن بەڵامەوە بڕیارێکی هەم زانستی شەرعی و ئاینیە من پێشنیارەکەم یعنی لیژنەیەکدا بنرێ لە پزیشکان و لە مامۆستایانی ئاینی پێش ڕەمەزان بە هەفتەیەک بە 10 ڕۆژ ئەو نەخۆشانە سەردانی ئەو جیانە بکەن بۆەوەی بڕیار چونکە زۆر نەخۆش دێنە لای ئێمە دەڵێن ئەوە بڕیاری کی ئاینی و مامۆستا دەبیدا مامۆستای دێنێتەوە لای ئێمە دەڵێ ئەوە بڕیارێکی پزیشکیەوە دەبێ دکتۆر بیدا پێکەوە بن لەوانەیە ئاسانتر بێ بۆ نەخۆش. خۆراک گرنگترین بەشی مانگی ڕەمەزان پێک دەهێنێت. زۆر جاریش زیادە ڕۆیی لە جۆر و کوالیتی خواردنەکان دەبینرێت. چەوری و شیرینی زیاد لە پێویست دەخورێت. شەربەت و شلەمانیەکانی تر کە تازە و فرێشیش نین دەخورێنەوە. دکتۆر دلۆڤان دەربارەی خواردنەوە تەندروستەکان وەڵامی پرسیارگەلێکمان دەداتەوە. خۆی بە شێوەیەکی گشتی کە باز لە خۆراک دەکرێت خۆراک پۆلین دەکرێتن بۆ دوو سەرچاوە ئەوانەی کە سەرچاوی وزن و ئەوانەی کە سەرچاوی وزنین ئەوانەی کە سەرچاوی وزن وەکو کاربۆهیدرات و پرۆتین و چەورین و ئەوانەی کە سەرچاوی وزنین ڤیتامینات و کانزاکان و ئاون ئەوانە هەر هەموو پێکهاتەکانی خۆراک بەگشتی پێویستن بۆ لەشی مرۆڤ و بۆ تەندروستی پێویستە بە شێوەیەکی ڕێکوپێک لە هەر بابەتێک لەوانە مرۆڤ وەری بگرێتن لە کاتی ژیانی ئاسایی بیتن یان لە کات و ڕۆژوبووندا بەڵام لە کاتی ڕۆژوبوون پێویستە لەبەرەوەی کاتێکی زۆر خواردن ناخواتن
ئەو کاتانە ڕێژەی شەکری زۆر لە دابەزین دەبێتن. بۆ نمونە لە کاتی ڕۆژوشکاندن پێویستە بەوە دەست پێ بکاتن کەەوە یان بە ئاو یان بە شیرینیەک ڕۆژۆکەی بشتینیتن لە بۆی ئەو ڕێژەی شەکرەی کە زۆر دابەزیە تۆزێک بەرز ببێتەوە و زۆر گرنگیشە کاتێک بداتە ئەوەی کە دوای ئەوەی کە ڕۆژۆکەی شکان کاتێک بداتە ئەوەی کە خواردنە سەرەکیەکان با بڵێن دەخواتن. ئەو کاتەش دەتوانی تۆزێک ڕابوەستیتن یان دەتوانی ئەو کاتە بچی نوێژەکە بکاتن و بگەڕێتەوە. پێکهاتەکانیش زۆر گرنگە پێکهاتەی سەرەکی تێدابیتن و ئەوانەی کە تەندروستین. خۆی بە ژێری توێژینەوەکان کەوا کراوە پێویستە ڕۆژانە 5 پارچە لە میوە و سەوزە بخورێتن. ئەو 5 پارچەیە بەواتای ئەوە دێتن با بڵێن بۆ نمونە سێوێکی وەسەد بە پارچەیەک حساب دەکرێتن، مۆزێکی وەسەد بە پارچەیەک حساب دەکرێت، 4 تا 5 دنکە فراولە بە پارچەیەک حساب دەکرێت. ئەوانە پێویستە بەوە دەست پێ بکرێتن لە بۆ ئەوەی ئەوانە لەبەرەوەی ڕیشاڵیان زۆر تێدایە و ڕێژەی شەکر بە شێوەیەکی زۆر سریع بلند ناکەنەوە کەوا زیان دەگەێنیتن بە لەشی مرۆڤ. خەڵکەکە وا باوەکەوە ینی زۆربەی خواردنەکانی کەوا ئامادە دەکرێتن بە شێوەیەکی بە ڕێژەیەکی زۆر ئامادە دەکرێتن و ئەوانەی کەوا بۆ ڕۆژوو بوونە ئەو کاتانە زۆر برسی دەبن لەبەر ئەوە ینی لەوانەیە بڕێکی زۆر لە خۆراک بخۆن. ئەو بڕە زۆری لە خۆراک کەوای لێ دەکاتن بۆ تەندروستی بە ئام خراپە و بۆ زیادبوونی چێش تەسیری دەبێتن. وا باشترە وەکو کوردەواری گۆتەنی کەم خۆری دایم خۆر بێتن بەوەی کە بتوانیتن ئەو خۆراکە تەندروستانە بخواتن و بەسەر ڕێژەی برنج مەفروزە کەم بخورێتن و ئەو گۆشتانە بخورێتن کەوا تەندروستین وەکو سینجی بریشک و وەکو ماسی و گۆشتی سۆر دەتوانی لە هەفتەیەک جارێک بیخواتن بە شێوەیەکەوە چاوریەکەی لێکرابێتەوە و لە بینی ئەوەی کەوا لە بینی پاشی و کەوا ڕۆژۆکەی شکاندووە لەو کاتانە دەتوانیتن میوەکان بخواتن یان زۆربەی چەرەزەکان تەندروستین چەرەزەکان زۆر باشن ئەو کاتانی کە هەست بە برسیبوون دەکاتەوە لە بۆی ئەو هەستەی لەلا بڕواتن. لە بابەتی شیرینیەکان کەوا ڕێژەی شەکری زۆر تێدا ئەوانە هەمووی دەبنە هۆی قەڵەوی بۆیە وا باشترە ئەو ڕێژەی بەکارهێنانی شەکری کەم بێتن. لە کاتی ئەوەی کە ڕۆژوو دەشکێ ئەو کاتە مشکیلە نییە دەتوانیتن ڕێژەیەکی کەم شیرینی بەکاربێت لە بۆی ڕێژەی شەکرەکەی بەرز بێتەوە. بە تایبەتی خورما لە بۆی ڕێژەی فایبەری زۆر تێدایە و ڕێژەی شەکری باشە بۆ تەندروستی زۆر خراپ نییە بەڵام لە 2 تا 3 دەنگ زیاتر نەبێتن. لە کاتی مانجی ڕەمەزاندا بەڕاستی لەبەرەوەی دوو ژەمی سەرەکی هەیە ئەوەی پاشی و ئەوەی کە ڕۆژوشکاندنە. وا باشترە مرۆڤ ئەگەر بێت بێتن چێشی داوەزێنێتن یان لە ڕووی تەندروستیەوە یان ئەوانەی کە نەخۆشییان هەیە وا باشترە پاشێوەکە بخۆن بەڵام ئەو خواردنانە هەڵبژێرن کەوا تەندروستن و وا باشتریشە دوای ناخواردن لە بۆی چێشیان زیاد نەکاتن کاتێکی بدەنێ بەلای کەمی نیو سعات تا سەعاتێک مەجال بدەن لە بۆی ئەو خۆراکانە تۆزێک دەست بە هەرزبوون و ئەوە بکرێتن و ڕێژەی چێشی ئەو مرۆڤانە زیاد نەکاتن. خواردنەکانیش کە بەکاردێتن بەڕاستی وا باشترە ڕێژەی پرۆتینیان تێدا زۆر بێتن وەکو با بڵێن بقولیاتەکان کەوا وەکو نیسک و نۆک و لۆبیاوکەوە لە وڵاتی خۆمان لێ زیاتر باوە ئەو شتانە. وا باشترە ڕێژەی کاربۆهیدراتی تێدا بێ هەیە دەرێتن حەزم لێ بەس برنج بخۆم دەتوانی برنج بخواتن بەس برنجەکە بە ڕێژەکەی زۆر نەبێتن و پێویستە هەم پێکاتەکانی تێدا بێتن وەکو باسمان کرد هەتا گۆشتیش ئەتیادیە بەس بە ڕێژەکەی زۆر نەبێت. تورشیات خواردنێکی باوە لە مانجی ڕەمەزاندا کڕیاری زۆر دەبێت. سیروان یەکێکە لە فرۆشیارەکانی ترشیات لە شاری هەولێر ئەو دەڵێت لەم مانگەدا ڕێژەی فرۆشتنی ترشیات زۆر بەرز دەبێتەوە. تورشیات یەکێکە لەو خواردەمەنیانەی کە ئەگەر هاتوو وەکو پێویست بخورێ زەرەرێکی ئەو تۆی نییە لەسەر تەندروستی بە پێچەوانەوە
لەوانەیە ئەو قەرنابیتە سێوی بن عەرزەوە نییە ئەو شتانە سوودێکی زیاتری هەیە لە ڕووی تەندروستیەوە ئێوە چ احتیمامێگەن بە بابەتەکانتان ینی بە عام ئەوانەی کە ئیشی تورشی دەکەن لە سرکەکەی لە مەوادانی کە لە ناوی دەکرێت بەڵێ وڵا خۆی دکتۆرجان ئەو مەوادانێک کە بۆمە دێ ئەوە طبعاً فەحز دەکرێتن هەمووی 20 ڕۆژ جارێک جەماعەتی سەحە دەبان بۆ فەحسوە و شتانە خۆشمان هەمووی ئەوەی سەحەما هەیە یعنی دەبی احتیمام زیاتر بە پاکخاوێنی زیاتر لە ئەوە کەیبیتن لە تام و لەزەتەکەی ئەو شتانە سفرەکانی ڕەمەزان زۆربەی زۆری ماڵەکان سفرەکە دانانێن کە ئەتا ترشیاتیشی لەگەڵ نەبێت لەگەڵ خواردنە هەندێک هەیە حەزی لێ بیخوا دەڵێەوە نیە پێی هەزمەکەم نەوعەکە ینی لەگەڵ خواردنە چەور و شیرینانی کە بەردەوامی خۆی چەندی تر قەرەباڵغە بێ بەخوای خۆی عادەتەن پاش عسر خەڵک وەچی دەستەوە ماڵ هەینێ چی باد بتێونێتێ گەرمە ئەو قووەتەی نییە تووشیا لەگە خۆی بباوێن دەروێندەر جەوەکە وەچی دەستەوە ئەو جایەکی دەستەوەش بڕک عسەبیاتی ئەوشتانەشەیە بەڕاستی جارمە تووشی شەڕ بووینە لێرە کاو دەستە نیوچە تووشات احتیمالە جێ لێنیە وەڵە شەڕ بکاتن دەرونیە بەداخۆ ئەویش بە حکمیەوەی گەرمای بووە و بە ڕۆژی بووە سەبر بڕە گزەعی دەبیت بەس دەبێ کۆنتترۆلی خۆمان هەر کۆنتترۆلی لایانی دەرونیمان بکەین خواردنێکی زۆر لە ماوەیەکی کەمی کاتی ڕۆژوشکاندن کێشەی تەندروستی بۆ لەش بەگشتی و کۆ ئەندامی هەرز بە تایبەتی دروست دەکات. بەرزبوونەوەی لە ناکاوی شەکر و فشاری خوێن و تەنگە نەفەسی دیارترین حاڵەتەکانن. هەروەها هەندێک جار برینداربوون و کوونبوونی گەدە لە ئێوارە و پاش نان خواردن ڕوودەدات. ئەم کەسانە بە پەلە دەگەێنرێنە نەخۆشخانەی فریاکەوتن و چارەسەری بە پەلەتریان پێدەوێت. هەندێکیان پێویستیان بە نەشتەرگەری دەبێت. بۆی ڕێت نەکەوێتە ئێرە چەند ڕێنماییەک هەیە پزیشکەکانی ئێرە پێتانەڵێن بابەیەک و گوێ لە قسەکانیان بگرین بۆی پاش بەربانگبوونەوە دوورکەوینەوە لەو کێشانەی کە دێتە ڕێمان. طبعا ڕەمەزانان حالمان زۆر خراپە لەبەرەوەی نەخۆشەکان سەرڵای ئەوەی عەدەدیان زۆر دەبیتن بدایەتی ڕەمەزان هەتا ئەو خەڵکەکە لێ ڕادێ مشکلەکەشمان ئەوەیە پاش 12 نەخۆش خەڵک نانوی پاش ساعت 12 تاوکو بەرەبیان تاوک ساعت چار ئەو نەخۆشخانانە فول دەبن پاشۆی نانێکی زۆر دەخۆن تووشی چەند مشکلێک دەبن بە تایبەتی مەشاکلی گەدە زۆریان هەیە تووشی ئازاری گەدە دەبن یاخود هەندێکیان تووشی تەقینی گەدە دەبن و پێویستیان بە نەشتەرگەری دەبی و لەبەرەوەی دنیاش زۆر گەرمە لەشیان وشک دەبێتەوە تووشی ئازاری کلێ دەبن بە تایبەتی ئەو کەسانەی کە بەردیان لە گورچیدا هەیە هەندێکیان بەردیان هەیە بەڵام هەستیان پێ نەکردووە لە ڕۆژانی ڕەمەزان بەدیار دەکەوێت سەرڕای ئەوەش چەند نەخۆشی تر بەربڵاو دەبی وەکو ڕشانەوەی زۆر ئیسهالی وشکبوونەوەی لەش بێتاقەتی بەرزبوونەوەی شەکرا لەبەرەوەی شەخصەکە دەچی پاقلاوەکی زۆر دەخوا شیرینی زۆر دەخوا و هەندێکیان لەبەرەوەی حەبەکانیان لێ تێک دەچی لە کاتی خواردن تووشی بەرزبوونەوەی فشاری خوێن دەبێن بۆ مناگەر نەخۆشێک پێوترا بە ڕۆژی مەبا واتە بە ڕۆژی مەبا لە ساڵحی ویە ئەگەر حەبی ماعیدە و ئەوانەی هەبوو ئیگەدەی هەبوو دەبی بیخوا و لە کاتی ڕۆژوشکاندن پێویستە یەکسەر گەدەی خۆت هەمووی بە یەکجار فول نەکەی بدایەتی دووسێ دانە قەسب بخۆی پاشان ئاو یاخود شۆربە یاخود ماستاو بخۆیە بەڵام هەمووی بەیەکەوە نەخۆیەوە دەدەقە چارێکێک ئیسراحەت بکەی اینجا دەست پێ بکەی خواردنە سەرەکی چییە بە شێوەیەکی کەم بیخۆی پاش 1-2 ساعت پاشەوە دەست پێ بکەیت سەوزە و تەڕە بخۆی واتە شتەکان تۆزێک بەرنامەی بۆ دانەی و تاخیری کەی نەوەک هەمووی بە یەکجاری لە گەدەت بکەی و خۆت تووشی مشکلە بکەیت. بە 24 کاتژمێر لە خزمەت هاوڵاتیانداینە ئێمە بۆ هەم بۆنە و پیادەیەک ئامادەکاری تەواو دەکەین بە تایبەت لە ڕۆژانی مانگی ڕەمەزانی پیرۆز داوەلە هاوڵاتیان دەکەی کە ئەوانەی تایبەت نەخۆشیان نەخۆش درێژخایان هەیە پابەدن بە ڕێنمایەکانی پزیشک
و لە کاتی هاتنیان بۆ نەخۆشخانە ڕێزە کارمەندان پزیشکان بگرن بە تایبەت لە دوای ڕۆژ شکاندن نەخۆشیێکی یەکجار زۆر ڕوومان هێ دەکات ئەویش بەهۆی ئەوەی کە یان پابند ڕێنمای پزیشکی نابن یان ئەو نەخۆشانی کە شەکرەیان هەیە یان پاڵەپەستۆی خوێنیان هەیە زەختیان هەیە ئەوانە زیاد تووشی کێشە دەبن لەگەڵ ئێمە. خواردن و خواردنەوە پاش ڕۆژوشکاندنیش هەر بەردەوام دەبێت. بەشێکی زۆری هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتی شەوانە ڕوو لە شوێنە گشتیەکان دەکەن. لەم شوێنانە دەمێننەوە تا نزیک پارشێ. ئەو خواردنانی کە دەیخۆن هەندێکیان زیاد لە پێویست وزەی تێدایە و کار لەسەر تەندروستیان دەکات. وەکو گەنجێکە جاروباریان بڵێن ڕۆژانە سەردانی عێراقی و لەگەڵ هاوڕێکاندا داعانیشی زیاتر ئەم کاتە لێرە چۆن بەسەرەبرێ؟ ئایا خواردن بەشێکە لەم هاتنە ئێرەیە؟ خۆی خواردن ئەگەر ببینی لەسەر جادەکە بەشێکی سەرەکیە لە شەقامی ئیسکا چکە بەم بەروبە و بەریا هەمووی خواردەمەنی سەری هەژارتە کەباب و برژاندن و لەفە و هەموو جۆرەکان کاتە بڵێ خواردن بەشێکی سەرەکیە لە ئیسکان چکە گەنجان لە دوای ئێوارانەوە دێنە ئیسکان هەر کاتی ڕەمەزان بێ یاخود دوای ڕەمەزانیش بێت هەمیشە بە ڕۆژ ئیسکان چۆڵە بەڵام دوای ئێواران ئیسکان قەرباڵغ بە تایبەتیش لە ڕەمەزانە دوای بەربانگ قەرباڵغی زۆری پێوە بێ تاکو کاتی باش. باشە ئەم خواردنانەی لێرە خۆن تۆ وەکو گەنجێک پێ دوانیە کە بەشێکیان لەوانێت زیانی تەندروستی هەبێت؟ زیانی تەندروستی بێگومانەیە لەم لەفانە و ڕۆ ئەگەر سەیری چەوری و ئەو پێکاتە نیکە خواردنەکەی لێ پێکاتەوە سەیریکەن چەوریە و شەکرە و واتە هەموو شتانی کە ئینسان قەڵەوە کات اینجا ئەگەر سەیری گەنجەکان بکەن هەمووی دانیشتون لێرە بڵێ هەمووی دانیشتون وەختێکی درەنگی ژەڕۆنەوە لەوانەیە جەدوڵی خەوەکەشیان تێک بچێ بێگومان زۆربەی زۆری نەگەنجان هەر زۆربەی زۆری کەسانی سا لە هاوینە کاتی ڕەمەزانە تاکو بەربانگ ناخە ببورە تاکو کاتی بانکی بەیانێ تاکو پاش زۆر باشە بەس لە ڕووی تەندروستیەوە ئاساییە کاتێک کە ئێمە دەینە دەرەوە توانی خواردن خۆین توانی شتێک بخۆین بەڵامە بێ لە هەمان کاتە حسابی ئەوش بکەین کە ئەم بڕە کالۆریە زیاتر وەرنەگرین وانە ئەم شەربەتە لە مادەکانی بزانین ئەم خواردنێک کە لێرە ئەخورێت چەندی ڕێژە چەوریتایە ئەگەر گەنجێک لە ماڵەوە ڕۆژۆکەی بشکێنێ پاشان پاش ساعتی 2 ساعت بێتە ئێرە لێرە نانە وەجبەکەشی خوا تا ڕادێک ئاساییە بەڵام بە هەمان شێوە بێ حسابی چەوری و ڕۆنەکە و پاشێویش ڕاست هەمووشی لەسەریە خەویت مشکلی ینی بڵین بڕێکی زۆریش گوڵە بە ڕۆژە ئافرێ بێگومان گوڵە بە ڕۆژە کاستەر مەحەلەبی چا هەمووی بڵێن شەکر و چەوری هەموو شتێکاتیان نێرگەلەش بەشێکە نێرگەلە و جگەرەژەوەش بەشێکی زۆر بەداخەوە یەک لەو شتانەی کە زۆر زۆرە گەگەر بینی لە کافتریاکان چار وایە لەبەر دووکە و یەکتریش نابینی ڕاستە خۆی لە کاتی سەرگەرم بوون لێکۆڵینەوەی زانستی و پزیشکی لەسەری هەیە کاتێک کە مەشغوڵە بن ینی وەکو چۆن بڵێ ئاگیان لە خۆیان نامێنێت لەگەڵ یاری شتەکە زیاتر خواردن و نێرگەلە و جگەرەکەش لەگەڵ ئەوە بەزەگەر لە لایانی بۆ نمونە پیبوتمانە خواردنانە ئەوە نەچەوری و هینەیە کە زیانی بێت بەڵام نازانم ئایا کە هیچ چاودێریکی ژێن لەسەر خواردنەکان کە ئایان گۆشتە تەندروستە ئەکسپایر نییە تۆ بەس لەفەکە بە حازریە خۆی نازانیم گۆشتە لەکوێوە هاتووە تەماتەکە لەکوێوە هاتووە خارەکە لەکوێوە هاتووە ڕۆنەکە لەکوێوە هاتووە تۆ خۆت هیچ حاڵەتێکت بەسەر هاتووە کە مەسەلەن لێرە خوارد بێت و کێشە بۆ دروست بوو نانا لە ئێسکان بڕوان ناکەم بەڵام بێگومان لە دەرەوە کاتێ خواردن جاری وها بۆ تووشی کێشە بوو تەنانەتدا ڕێستورانتە بەناوبانگەکانیشا لە هەولێر خواردن و خواردو دوایەوە بەڵێ تووشی کێشە وەختی خۆتان لێرە چۆن بەسەر دەبن شەوانە؟ ئەوە بەڕۆژ دەنی شێ دێ دەرێ پاژنانەکەی نەماڵی دەخۆی نانە چکەم دەخۆی دیا شێ برسی دەبی دێ ئیسکان نانی دەخۆی کاس دەرە گەزە کەبابە نانش دەخۆی شێ درەنگ دەچێت کافتریایی نێرگلەش دەچشی جەوەقی یعنی سعات یەک دوو بەرناوە دەنووی نای دەخۆی بە ڕۆژش دەنووی مەشغوڵ دەبن؟ بەڵێ باشە ئەو خواردنانی کە دەیخۆن ئەنگۆ حسابی لۆ دەکەن مەسەن فتارتان کردەوە لە ماڵەیە خواردنەکی باشواردووە ئێواران نان ناخورێ نەماڵەوە بەخۆت بەزای بە ڕۆژی بیکنانە چکەم دەخۆی بە شێ دێ دەرێ گەزان نان هەموو شتەکە برسی دەبی دەوری سعات 11 چیا تعجیل دەچێ ئیسکان نانەچی دەخۆی یعنی شێ یەک دوو دەنووی بەکەی خۆی ینی بەرنامە هەموو شت برسی دەبی سبەینان درەنگ لە خۆڵە بەڵێ سعات دووە سێ هەیە کاری ینی جەدوڵی خەوەکەشت دەگۆڕێ لەگەڵ ڕەمەزان بەڵێ ئەو مانگێ بەرنامە لێتێک دەست کەوە تو بە ڕۆژ شان سعات دو سێ دەمی سبەینێ سعات دوو وەردەستی یەک وەردەستی
دیار نییە چوەختەکە شکار تێک ئێستا تۆ ناتوانانی شەو ساعت 12 بنی ڕەمەزان نەخێر ساعت 2 دەنوم یەکونی و سەیە چکە بە ڕۆژی شکارم نییە ئەو ماگەی مەسەلەن نەماڵێ دەم ئیش ناکەم بەس مهمترینشت دەبێ ئاگاتان لێبێت چکە زۆر کەس ینی زۆر توێژینەوە کراوە لە ڕەمەزانە لە باتیەوەی کێشی بێتە خوارە و کێشی زیاد دەکات بەڵێ لە کاتێکی کەم خواردنێکی زۆرە خوارد یعنی ئەوە هەمووی بێ بە چەوری و قەڵەوی و زیاتر ینی وانە بڵێ کە بە ڕۆژ بە ڕۆژیم هیچ ناخۆت شەوەگەی هەمووی تۆڵە بکەیتەوە بەڵکو فرسەتە خواردنەکانی شەوانیش هەندێک سادە بێ و زۆر چەور نەبێ و گۆشتیان نەبێ هەرچەندە ئێمەی کورد حەزمان لە گۆشت و خواردن و برنج و لەفە و ئەو شتانە شان ئامە آخر خەڵک بە ڕۆژ یعنی سبێنەتە هێوارە هیچ شتێکی ناخوە لە شەوێ هێوارەکەی ئاوە ئاویش دەخوا دوو پار و یعنی نانی دەخوا دەست بەردەدا شەوێ درەنگ تۆرەی لێ دەکاتەوە ئێستا منێک بخۆم ڕەمەزان ئەو ڕەمەسەلم ڕەمەزان بوو نانەکە هێوارێک کەمەچی دەخۆم شەوێ درەنگ 11 تۆرەی دەکەمەوە پاشی لەوانی هەندەش کەش بخۆم شێ ڕاست لە سەدەنووی لە سەدەنووی سبێنێمە چ کابراگوتنی قەڵەو دەبی ئەگەر بتانێ بە ڕۆژ کەمترین جار تووشی تێنوێتی بن شەوان ینی بەردەوام ئاوتان لێو نزیک بێ و بەعزێ میوە و تەڕە هەیە ئەوانە ئاویان زۆر تێدا لە ناو خانەکان ئەمێنێتەوە باشانیشە وەختی کە بە ڕۆژی تۆ باشە نووسوی بە زەوانی کە لە ئیشن ئەستا نەبێت کەمترین هەتاویان بەرکەوێ بۆی وشک نەبنەوە و ئارەقە زۆر نەکرد. یەکێک لە پەیامە هەرە گرنگەکانی ڕەمەزان و بەڕۆژووبوون ئارامگرتن و قوبولکردنی یەکترە هەروەها دوورکەوتنەوەیە لە خواردن تا هەست بە برسێتی کەسانی تر بکەین کەواتە باشتر وایە لە جیاتی خێرات و ڕەبوون و هەوڵدان بۆ زوو گەیشتنە ماڵەوە لە ئێواراندا بە پێچەوانە بیر بکەینەوە و لێبوردەیی و گرنگیدان بە دەرونی کەس و کار و هاوڕێکانمان بکەین ڕەفتاری هەمیشەیی و تەندروستی خۆمان و کۆمەڵگاش لە بەرچاو بگرین هەر شاد بن.